بارمەتەی هاوکارانمان بڕگەیەکمان بۆ ئامادە کردوون و لەگەڵ خات و بەیان ئازیزیە دوابین کە چالاکوان وەرجێڕ هەروەها نووسەرە باسێکی لە ئەزمموی خۆی کردو لە بواری نووسین و وەرجێڕانە هەروە گفتوگویەکیشمان کردووە لە بارەی ڕۆڵی نووسەران لە بەرەو پێشبردننی بواری ئەدەبیات و وەرجێڕان. ئەزیزانی کورسان مەگەزین سڵاوتان لەوێت بڕگەی ئەم جارەمان لەگەڵ خانمەکە لەگەڵ خانمێکی چالاکوانایە خانمێکی چالاکوان لە مافی ئافرەتان خانمێکی چالاکوان کە دکتۆرای هەیە لە مافی نێودەوڵەتی هەروەها نووسەر و وەرجێڕیشە ئەو خانمەی کە لە کورسان مەگەزینەوە لەگەڵ مانابێت خات و بەیان ئازیزیە کۆمەڵە گفتوگۆکەین لەبارەی کارەکانی ئەو خاتوونە کە لە نێو فستیڤاڵ نێودەوڵەتی گەلاوێژەوە لەگەڵ مانابێت خات و بەیان سڵاوت لەبێت و بەخێر بێ بۆ شاری سلێمانی. زۆر سپاسانەکەم منیش سپاسی کورساتەکەم بۆ پاڵپشتیان بۆ تەواوی ڕوودا و فەرهەنگیەکان بۆ تەواوی ڕووداوەکانی کە لە پارچە جیاوازەکانی کوردستان هەیە و هەروەها بۆ هەموو کەسانش کە لە ماوەی 28 ساڵ تەمەنی فستیڤاڵی گەلاوێژەوە ماندوو بوون ئەو کەسانن کە لە سەرەتاوە هەتاکو ئێستا بەردەوام هەر هەوڵ و چالاکیان بووە بۆ من شانازیە کە لێرەیە بە دیداری دۆستان و نووسەران و شارە جوانەکەی سلێمانیش دووبارە شاد بوومەوە. زۆر سپاس بۆ تۆش بێگومان تۆش جێگەی شانازی ئێمەیت خات و بەیان پێمان بڵیت کە چۆن بۆ بڕیارەتە بەی بەشدارێنە فستیڤاڵی گەلاوێژ بکەیت. بەڵێ پاش چەند ساڵێکە بەشداریم نەکردبوو ئەمساڵ لەسەر داوەتی فستیڤاڵ هاتم و هەروەها لەبەرەوەی کامزانیێرە مەکۆیەکی باشە بۆ چاوپێکەوتنی نووسەران و ڕۆژمیران بەیەکەوە ئێمە پارێکە لە ڕۆژهەڵاتی کوردستان توانیمان یەکەم خولی خەڵاتی سربەخۆی ئەدەبیاتی کاڵ بەڕێوەبەرین کتێب بۆ لە دوو بەشە هەم چاپکرا بۆ هەم چاپ نەکراو منیش وەک دەبیری خەڵاتەکە حەزم کرد کە ئەمساڵ لە نزیکەوە چاوم بە کۆمەڵێک لە مونچاوی جوانی نووسین و ڕۆشنبیری شاد بێتەوە هەر بۆیە بەشداریم کرد و ئەم یەک دو ڕۆژەش کە لێرە هەبوون هەتاکو ئێستا چەند دەقی تازەمان گوێ لێ بۆ چەندە خوێندراوەتەوە پەنێلی زانستی بەڕێوە چووە و هیواداریشن کە بەردەوام دەستە خۆش بێ خات و بەیان حەزی بە کاری وەرجێڕان یاخود نووسینی چ جۆرە کتێبێک هەیە زیاتر حەزەکەم جۆرە کتێبانە بنووسێت یاخود وەری بجێڕێت. بەڵێ هەندێک جار بە پێی پێویستیە چون دیارە من خوێندنی ئاکادمیکیان تەدریسێکی کە لە زانکۆ کردومە بواری مافی نێودەوڵەتی بووە کە لە مافی پەنابەرانەوە ئەگرێتەوە هەتاکو مافی ئافرەتان و مافی کۆمەڵگەی مەدەنی و هەموو باسەکانی بەشێک لە کتێبەکان هەر لەو بارەوە بوونم بنەماکانی مافی مرۆڤ یان فەمینیزم و چەند خوێندنەوەیەکی تر یان بزوتنەوەی خوێندکاری لە ئەمریکا و فەڕەنسا ئەمانە پەیوەندی بە بواری ئاکادمیک بووە هەم نووسین بووە هەم هەندێک دەق و سەرچاوی تازە بۆ کە لە ئینگلیسی وەرم گێڕاوە بەڵام وەک حەسپێکردنیش ئاوڕم لە چەند دەقێک داوەتەوە بۆ نمونە بەشێک لە تەورات کابێتە غەزەلەکانی سلەیمان ساڵی 2008 زۆر دەمێک لەوە پێش لە لایەن دەستگای سەردەمەوە چاپ و بڵاو کرایەوە لە باشوور و هەروەها دیسان بەشێکی تری وەک شەراب لە ئاودا ئەویش یەکەم دەقەکانی عاشقانەیە لە میسری باستان میسری کەونارە کەوی شەر تەرجمە کراوەتەوە یان چەند تەرجمەیەکی کە لە بواری فەلسەفەی زانین و هەندێک باسی تایبەت بەوانەوە. دەستە خۆش بێ ئەگەر بتوانیت لە نێوانی وەرجێڕان و هەروەها نووسینە تەنهایەکێکیانە بۆ بمێنێتەوە هەڵی بژێریت و تەنهایەکێکیان هەتاوەکو ژیانت تەواوە بێت و کۆتای بێت ئەمە درێژ بێت هەڵبەت کامیان هەڵە بژێریت نووسین یاخود وەرجێڕان. ئەگەر یەک ئاپشنم بێت نووسین پێم وابێ نووسین ئەتوانێت ئازادیەکی زیاترت بدا چون کاتێتە وەرگێڕانەکەی سەرەتا هەرزانینی زمانەکەن یا ئەو ئەمانەتداریە کە بەرامبەر بە دەقەکە هەتا و ئەوەی کە خۆت بتوانی خۆت بخۆیتە ناو جیهانی ئەو نووسەرەوە چون زۆر پرۆفشناڵە بێکار بکەیت تۆ ناتوانین وەک وەرگێڕێک بتوانین هەموو بەرهەمەکان هەڵگەڕێت بەڵام تۆ بێت لە بوارێکی تایبەتا بۆ نمونە یا فکر بە یا ئەدەبیات بێت یان بواری زانستی بێت تۆ بێ لە ویای خۆت یەکلا بکەیتەوە پێم وابێ نووسین کەواتە نووسینە هەڵبژێت. باشە وەرجێڕانەکەیت لە زمانی ئینگلیزیەوە بۆ زمانی فارسی و کوردیش پێمان ئەم دوو زمانە باشە ئەی بڕیارت نایەوە بۆ نمونە بەرهەمێکی خۆمان وەربگێڕێتە سەر زمانی ئینگلیزی بۆی لە ئەوێش ئەو بەرهەمانی خۆمان هەبێت بەرهەمێکی کوردەواری بێت. بەڵێ ئێستا بۆ نمونە ئێمە بەشێک لە ئیشەکانی خەڵاتە کەمان خەڵاتە سەربەخۆکە ئەم ساڵێکە ئێڤنتێکمان ڕاگەیان تایبەت تەنها بە دەقی ژنانی کووردە جیاوازیەکیشمان نەخستووە لە ڕۆژهەڵات یا باشوور یا باکوور یا ڕۆژاوا بەڵام زۆرترین ژمارەی بەرهەمەکە لە ڕۆژهەڵات بووە دەقی خاتونەکانی خۆمانە
کە لە بواری شێرە و هەروەها لە بواری کورتە چیرۆکە کورت بێت هەمووی ئەمانە وەرەگەڕێتەوە بە زمانی ئینگلیسی ئەمیش خۆم هەر چاودێریەکەم ئەمە لە پێناو خزمەتکردنە بە خاتونەکانی خۆمان بەڵام تەواوی کتێبەکانی من یەک دانایان نەبێ وەرگێڕانەکە هەمووی بۆ سەر زمانی کوردیە چۆن پێم وابێ ئەو ماندووبوونەوە ئەو هەوڵە ئەبێ لە ناو زمانی کوردیا ڕوو بدات و زمانی فارسی خۆی کتێبخانەی خۆی هەیە وەرگێڕی خۆی زۆرە هیچ دوژمنایەتیمان لەگەڵ زمانەکانی ترنیە بەڵام پێویستی ئەم کاتۆر و ئەم بارودۆخەی کە ئێمە هەمانەوەی کە تۆ بتوانیت دەقی باش بێنیتە ناو کتێبخانەی کوردیەوە بە نسبەت ئێڤنتەکەشەوە ئەم هەوڵە سەرەتا بە زمانی ئینگلیسیە لە دوایەوە ئێمە دیسان هەردەقی بەشێک لە خانمە نووسەرەکانەکەینە فەڕەنسی و ئەڵمانی وەرگێڕەکانی شەمووی خۆبەخشکارەکەم چون بەهانەی ئێمەوە هاتن و ئەمانەوێت بەشێک لە شێری ئێستاوە بە تایبەتجیلی ئێستای ژنانی خۆشمان بناسێنین بە زمانەکان و بە ئەدەبیاتی جیهانی زۆر سپاس بۆ تۆ خاتوبیان نمونەت زۆر بێت هەر هەبیت بە هیوای بەردەوامی زۆر سپاس دەکەین کە لە کورسات مەگەزین و لەگەڵ ئێمە بۆ من جێگەی شانازی و سپاس بۆ ماندووبوونەکانی زۆر سپاس بۆ بەڕێزیشتان ئازیزانی کورسات مەگەزین و ئەم بڕگەیەمان پێشکەشکردن بە هیوای کاتێکی خۆش و خواتان لەگەڵ سەرکەوتن بۆ خاتوبیان عەزیزی خوازین و دەستخۆشی بۆ تەواوی هاوکاران و بۆ خۆشم بۆ ئامادەکردنی ئەم بڕگەیە